سڵاوتان لێبێت بینەرانی ئەزیز. ئێمە ئەمڕۆ چەند سیرۆک و ڕاستیەکتان لەبارەی فریشتەی مەرگەوە بۆ ئاشکرا دەکەین، بەڵام ئەوەی ئەمڕۆ باسی لێوە دەکەین هیچ بەڵگەیەکی شەرعی لەسەر نییە و بۆیە بینەری بەڕێز تۆ دەتوانی لەلایەنی فکری و تێڕامان لەسەر سوڕهێنەکانی خوای گەورە لێ بڕوانیت. فریشتەی مەرگ ئەو فریشتەیە کە فریشتەکانی تر لێی دەترسن، بۆیە فریشتەی مەرگ یەکێکە لە گەورەترین فریشتەکان کە دروست کراون بۆ ڕەحکێشانی مرۆڤ و دەژوترێ کە فریشتەی مەرگ یەکەمین فریشتە بووە لەناو فریشتە گەورەکان کە خوا دروستی کردووە، ئەوانش جبریل و میکائیل و ئیسرافیلن، سەلامی خوایان لێبێت، و دووهەمین کەسیش کە دەمرێت لە ناویاندا هەر فریشتەی مەرگە و خوداش خۆی زاناترە. فریشتەکان ئەو بوونەوەرانن کە لە نور و ڕووناکی دروست بوون بۆ خزمەت و پەرستشی خوای گەورە و میهرەبان، و هەندێکیشیان بۆ خزمەت و یارمەتی مرۆڤ دروست کراون تا لە شەڕ بیپارێزن. و لێرەدا خوای گەورە لە فریشتەی مەرگ دەپرسێ: ئایا هیچ کات نەگریاویت لە کاتێک کێشانی ڕەحی مرۆڤێکدا؟ وەڵامی دایەوە: خودایە تۆ خۆت ئاگاداری، جارێک پێکەنیم و جارێک گریام و جارێکش ترسام. خدا دەفەرمێت: چی توی خستە پێکەنین؟ ئەویش وەڵامی دایەوە: خۆم ئامادە دەکرد بۆ کێشانی ڕەحی پیاوێک، سێرم کرد بە دروستکەری پێڵاوەکە دەڵێت بە باشی پێڵاوەکە دروست بکە، بابەشی ساڵێکم بکات، منش پێکەنیم و ڕحم کێشا پێشەوەی پێڵاوەکەی لە پێ بکات. و خدا پێی فەرموو: ئەی چی توی گریاند؟ ئەویش وتی: کاتێک گریام کە تۆ فەرمانت پێکردم ڕحی ژنێک بکێشم و منش ڕۆشتم بینیم لە بیابانێکی وشکدا بوو و لە ساتی منداڵبووندا بوو، منیش چاوەڕم کرد هەتا مناڵەکەی بوو لەو بیابانە وشکەدا، و منش ڕحیم کێشا و دەستم کرد لە گریان بۆ هاواری مناڵەکەی، بە تەنها بێ ئەوەی کەس گوێی لێ بێت. خوای گەورە پێی فەرموو: ئەی لە چی ترسایت؟ ئەویش وتی: ئەو کاتە ترسام کە فەرمانت پێکردم ڕحی یەکێک لە پیاوە زاناکانت بکێشم، بەڵام نورێکم بینی لە ژوورەکەی دەهاتە دەر، هەرچەند لە ژوورەکەی نزیک دەبوومەوە نورەکە زیاتر گەشەی دەسەند بۆ ئەوەی بمگەڕێنێتەوە، و منش لەو نورە ترسام لە کاتێکە دەمویست ڕحی بکێشم. خوا پێی فەرموو: دەزانی ئەو پیاوە کێ بوو؟ ئەو مناڵە بوو کە ڕحی دایکت کێشا و لە بیابان جێت هێشت. جا ببینن هێز و توانای فریشتەی مەرگ لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و زەوی و ئاسمانەکان و تاریکی هەوا و دەریاکان. ڕێک وەکو پیاوێک وایە کە سفرەیەکی لەبەر نەمبێت و بە دڵی خۆی لە کامە بیەوێت ئەوە دەخوات. بۆچی خدا فریشتەی مەرگی هەڵبژار بۆ ڕۆحکێشان؟ کاتێک خدا ویستی ئادەم سەلامی خوای لێبێ دروست بکات فەرمووی: ئەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت، پێیان بڵێ پەروەردگار بە فریشتەکانی وت: بەڕاستی من دەمەوێت لە زەویدا جێنشینێک دابنم. فریشتەکان وتیان: ئایا کەسێکی تیادا دەکەیتت جێنشین کە خراپە و تاوانەکانی تێدا بچێنێت و خوێنڕێژی تێدا ئەنجام بدات، لە کاتێکە ئێمە تەسبیحات و سوپاس و ستایشت دەکەین و قەدر و ڕێزی تۆ چاک دەزانین و بە دوورت دەگرین و شتانی شایستەی تۆ نین؟ لە وەڵامیاندا فەرمووی: بێگومان ئەوەی ئێوە نایزانن من دەیزانم. فریشتەکە بە وەڵامی خوای گەورە وا گومانی برد کە خوالی تووڕە بووە و دەستی کردە تەسبیحات و زیکری خوا و سوڕایەوە بە دەوری بەیت المەعموڕ لە ئاسماندا کە بە نزیکی کەعبەی سەرزەوی دەکات. خوا سروشینا لە سەرزەوی و پێی فەرموو: من لە تۆ چەند بوونەوەرێکم ئافران، هەنێکیان گوێڕایاڵیم دەکەن و هەنێکیشیان سەرپێچی فەرمانەکانم دەکەن. جا ئەوەی گوێڕایاڵیم بکات دەیکەمە بەهەشت و ئەوەشی سەرپێچیم بکات دەیکەمە دۆزەخەوە. زەوی وتی: ئایا لە من بوونەوەرێک دروست دەکەی کە دەچێتە ناو ئاگر؟ خدا فەرمووی: بەڵێ. و دەوترێت کە ئیبلیس دابەزیوەتە سەر زەوی و هاواری کردو و وتوێتی: ئەی زەوی من بۆ تۆ ئامۆژگاریکەرم، خدا دەیەوێت لە تۆ باشترین بوونەوەرەکان دروست بکات و دەترسم لەوەی ئەوەی سەرپێچی خدا بکات دەچێتە جەهەنەم و هەروەها تۆش لەگەڵیدا بچیتە جەهەنەم. زەوی گریا کاتێک خدا ویستی ئادەم دروست بکات، فەرمانی بە جبریل کرد کە بەشێک لە زەوی بۆ بێنێت لە هەرچی هەیە، بگرە سوور و ڕەش و باش و خراپیش. کاتێک جبریل چووە لای زەوی پێیوت: پەنا دەگرم بە گەورەی ئەو خودایی تۆی ناردۆتە لام کە هیچ شتێک لە من مەبە. جبریل گەڕایەوە شوێنێکی خۆی وتی: خودایە ئەو پەنای بە تۆ گرت لە من، بۆیە پێم باش نەبوو بچمە لای. خوای گەورە بە میکائیلی فەرموو: بڕۆ بەشێکم لێ بۆ بێنە. کاتێک فریشتەکە چووە لای هەمان قسەی پێوت کە بە جبریلیشی وتبوو، ئەویش گەڕایەوە لای خدا و وتی هەمان ئەوەی پێوتم کە جبریل پێی وتبوو کە بە جبریلی وتبوو. خدا بە فریشتەی مەرگی فەرموو: بڕۆ بۆ زەوی و بەشێکم لێ بۆ بێنە.
کاتێک چوە لای زەوی پێیوت پەنا دەگرم بە گەورەی ئەو خودای تۆی ناردوتە لام کە هیچ شتێک لە من مەبە. ئەویش وتی منیش پەنا بە هێزی ئەو دەگرم کە سەرپێچی فەرمانەکانی ئەو بکەم، بۆیە پارچەیەکی لە هەموو بەشەکانی برد، لە سازگار و سوێر، لە شیرین و تاڵ، لە پاک و پیس، و بردیەوە بەرەو ئاسمان. خوای گەورە لێی پرسی و خۆشی زانایە بەوەی چی ئەنجام داوە. ئەویش پێیوت کە زەوی چی پێوتووە و چی وەڵام داوەتەوە. خوای گەورە پێی فەرموو سوێن بە گەورەی و پایەبەرزی خۆم، بەڕاستی لەوەی تۆ هێنات بۆم بوونەوەرێک دەئافرێنم، تۆش دەکەمە دەسەڵاتداری ڕوحکێشانیان. فریشتەی مەرگ گریا. خوا پێی فەرموو چی بووە هۆی گریانت؟ ئەویش وتی ئەگەر من بە جۆرە بم ئەو بوونەوەرانە ڕقیان لێم دەبێتەوە. خوای گەورە فەرمووی سوێن بە گەورەی و پایەبەرزی خۆم هۆکارێک بۆ مردنی هەر یەکێکان دەنێرم کە ناوهێنانی تۆیان بیرچێتەوە، و ڕێک بۆ جۆرە ئێمە نەم ژیانە بەهۆی چەند هۆکارێکەوە دەمرین و دەڵێن فڵان کەس بەوە و بەوە کۆچی دوایی کرد، وەک نەخۆشی و ڕوودا و لە بیرمان دەچێت کە ئەو کەسە بە مۆڵەتی خوددا تەمەنی کۆتایی پێهاتووە. ئیبلیس و فریشتەی مەرگ و ئادەم. کعب دەڵێت کاتێ ئادەم ئامادەی مەرگ دەبێت دەڵێ خودایە دوژمنەکەم ئیبلیس لێم دەڕوانێ کاتێ دەمرم و ئەویش تەمەشای کاتی زانراو دەکات. دواتر پێی دەوترێ ئەی ئادەم تۆ دەگەڕێنرێتەوە بۆ بەهەشت و ئەو نەفرین لێکراوەش دوا دەخرێ بۆ ڕۆژی دوایی تا مردنی سەرەتا و کۆتایی بچێژێت. دواتر ئادەم بە فریشتەی مەرگی وت بۆم باسکە ئایا چۆن تامی مردنی پێدەچێشیت؟ کاتێ بۆی باس کرد ئادەم وتی ئەی پەروەردگارم بەسمە. ئیبلیس چۆن دەمرێت؟ دوای ئەوەی فو دەکرێت بە کەڕەنادا. فوی یەکەم ئەوە هیچ کەسێک لەسەر ڕووی زەوی نامێنێت و هەموو دەمرن. دنیا کۆتایی دێت و نەبەنی ئادەم نەجنۆ کە نە شەیتان و نەدڕندە و نەیەک بوونەوەری زیندوو هەتا ئیبلیسش لەسەر زەوی نامێنێت. خوددا بە فریشتەی مەرگ دەفەرمێت من یەکەمینەکان و دووهەمینەکانم بۆ تۆ دروست کرد و هێزی ئاسمانەکان و زەویم پێبەخشیویت و ئەمڕۆ پۆشاکی تووڕەی و ڕقت پێدەبەخشم. بە تووڕەی و ڕقی خۆم دادەبەزم بۆ سەر ئیبلیسی نەفرین لێکراوە و ڕۆحی دەکێشم و تامی مردن دەچێژێت و هەروەها دەبێت مردنی هەمووان سەرەتا و کۆتایی لە جنۆکە و لە مرۆڤ بچێژێت و لەگەڵ فریشتەکانی کاربەدەستی دۆزەخ چەند زنجیرەیەک لە ئاگری سییانیان پێیە و ڕوحە بۆگەنەکەی دەکێشن 7,000 قولابە بە زنجیری ئاگرین و بانگی مالک دەکرێت کە دەرگای دۆزەخ بکاتەوە و فریشتەی ڕوحکێشان بە جۆرێکدا دەبەزێت بۆ ڕوحکێشانی. ئەگەر خەڵکانی حەوت ئاسمان و زەوی ببینن ئەوە هەمویان لەناو دەچن لە بینینی تووڕەی فریشتەی گیانکێشان. کاتێک کۆتایی بە ئیبلیسێنا و هاوارێکی بەسەردا دەکات کە پێی لاواز دەبێت و بە جۆرە بێزاری دەکات هاوار دەکا بە سریا کە گەر ئاهلی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بیبیستن ئەوە کەڕ دەبن و فریشتەی مەرگ پێی دەڵێت بۆستە ئەی پیس ئەمڕۆ بە ژماری ئەو کەسانی کە گومڕات کردن مردنت پێدەچێژم. چەند تەمەنت بە فیڕۆدا و چەند سەدەت تاری کرد و چەند سەدەت وەکو دۆزەخ ڕەش کرد و ئەم کاتە زانراوە لە نێوان تۆ خوددا بۆ کوێ ڕادەکەیت؟ شەیتان بەرەو ڕۆژهەڵات هەڵدێت کاتێ فریشتەی مەرگ دەچێتە بەردەمی دەچێتە ناو دەریاکان. دواتر فریشتەی مەرگ دەیخاتە ناو دەریا، بەڵام دەریا قبوڵی ناکات، بەڵام هێشتا ڕادەکات بۆ سەر زەوی و بەڵام نە پێگە و نە حەشارگە و نە شوێنێکی ڕزگاربوونی بۆ نییە. دواتر لە ناوەڕاستی دنیا لای گۆڕی ئادەم دەوەستێ و پێی دەڵێت ئەی ئادەم من لەبەر تۆ نەفرەتم لێکرا، خۆزگە تۆ دروست نەدەکرایت. و دواتر بە فریشتەی مەرگ دەڵێت بە چ دەفرێک ئاون دەدەیتێ، واتە بە چ سزایەک ڕوحم دەکێشیت؟ ئەویش پێی دەڵێت بە دەفری ئەهلی لەدی و سەقەر و ئاگر و دۆزەخ بە چەند قات و چەند بەرامبەر. و ئیبلیس دووبارە دەکەوێتە ناو خۆڵ و دووبارە هاوار دەکا و جارێک لە ڕۆژهەڵات بەرەو ڕۆژاوە و جارێکش لە ڕۆژئاوا بەرەو ڕۆژهەڵات هەڵدێت هەتا دەگاتە ئەو شوێنەی لێ دەوەستێت و نەفرەتی لێ دەکرێ و کاربەدەستی دۆزەخ و خاوەن سوڕنووکەکان دادەبەستنە سەری و زەوی وەکو پشکۆی سووری لێ دێت و کاربەدەستانی دۆزەخ لە خۆ دەگرێ و خاوەن سوڕنووکەکان هێرش دەکەنە سەری و ئەویش دەکەوێتە ناو ناکۆکی و سزاوە بە ویستی خوا. لە یەکێک لە گێڕانەوەکاندا دەڵێت کە ئیبراهیم ئازیزی خوا پرسیاری لە فریشتەی مەرگ کرد کە پیشانی بدات چۆن ڕۆحی کەسی ئیماندار دەکێشێت. ئەویش پێیوت ڕوود وەرگێڕە. ئەویش ڕووی وەرگێڕا و دواتر سێری کرد لە شێوەی گەنجێکی جواندا بینی کە جلوبەرگێکی جوانی لەبەر بوو بۆنێکی خۆشی لە خۆی دابوو و پێستێکی جوانی هەبوو. پێیوت سوێن بێ گەر کەسی باوەڕدار هیچ خۆشی نەبینی لە ژیانی
جگە لە ڕوخساری تۆ ئەوە بەسیەتی و دواتر پێیوت ڕوت لە من وەرجێڕە ئەویش ڕووی لێ وەرجێڕا و دواتر دووبارە سەیری کرد بینی لە شەوی مرۆڤێکی ڕەش بوو کە قاچی لە زەوی و سەری لە ئاسمان بوو وەک ناشرینترین بوونەوەر و لە ژێر هەرموویەکی جەستەی گڕ هەبوو پێی وت سوێن بێ گەرکەسی بێباوەڕ تەنها سەیری تۆ بکات بەسیەتی سیفەتەکانی فریشتەی مەرگ لە یەکێک لە گێڕانەوەکاندا ئەو فریشتەیە کە شێوە و بوونێکی گەورەی هەیە و قاچەکانی لە زەویدایە و سەری لە ژێر عەرشدایە و لەسەر کورسێک لە نور و ڕووناکی دانیشتووە و فریشتەکان لە ژێر دەستیدان و لە ڕاست و سەپیدان چاوەڕێی فەرمانی خوددان لە لای ڕاستی تابلۆیەک و لە لای چەپی درەختێکی گەورە هەیە هەروەها ئەو فریشتەیە کە هەموو فریشتەکانی دیلەی دەترسن لە ترسی ئێوە زیاتر کە لە ئاژەڵەکان دەترسن وەکو شێر و بڵنگ و لە هەڵگیری عەرش کاتێ فریشتەی مەرگ لە یەکێکیان نزیک دەبێتەوە دەتوێتەوە هەتا لە ترسا بوونی نامێنێت هەروەها فریشتەی مەرگ وەک هەموو کەسێک دەمرێت و ئەوەی کە ڕوحی دەکێشێت خوای گەورە و میهرەبانە فریشتەی مەرگ چۆن دەمرێت دوای فوکردنی یەکەم بە کەڕەنادا و مردنی هەموو بوونەوەرەکان لە زەوی و ئاسمان فریشتەی مەرگ وەک تاکە ڕوحی زیندوو دەمێنێتەوە لە ژێر دەستی خوددا لە بەردەم خودای گەورە دەوەستێ تا خوا بەدەستی خۆی ڕوحی بکێشێت خوا لە فریشتەی مەرگ دەپرسێ کێ زیندوو ماوە و خۆشی زاناترە بەوە ئەویش دەڵێ ئەی خودای گەورە تۆ ماویت و خۆت زاناتری بەوەی کە ماوەتەوە و بەندەلاوازەکەی خۆتە فریشتەی مەرگ خوددا دەفەرمێت تۆ دروستکراوێکی لە دروستکراوەکانم و دروستم کردی بۆ ئەم ئەرکە بۆیە بمرە ئەی فریشتەی مەرگ و فریشتەی مەرگش دەمرێت هەموو گەردون بێدەنگ دەبێت و ئەگە بەڕاستی ئاسمانەکان بخاتە لای ڕاست و زەویش لە چەپیدا دواتر خوددا دەچێتە لای دنیا و دەفەرمێت ئەی دنیا کوا ڕووبارەکانت کوا درەختەکانت کوا بیناکانت مڵکەکان و خاوەن مڵکەکان و کوڕەکانیان لەکوێن خاوەن هێزەکان و کوڕەکانیان لەکوێن کوان ئەوانی لە ڕزق و ڕۆزی من سوودمەند بوون و پەرستشیان بۆ جگە لە من کرد کێ خاوەنی هەموو ئەم بوونەوەرەیە هیچ کەس وەڵامی ناداتەوە و خودای گەورە خۆی وەڵام دەداتەوە و دەفەرمێت هەر هەمووی بۆ خودای تاک و تەنها و خەشمگیرە بەم زۆرە گەیشتینە کۆتایی بابەتی ئەمڕۆمان ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتان و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکە چالاک بکەن تاوەکو ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ